بڕیارە لەم مانگەدا 11 ڕۆژنامەنووس و چالاکی دیکەی دەستگیرکراوی بادینان کە نزیکەی ساڵێکە لەلایەن دەستگای ئەمنیەکانی دهۆکەوە دەستگیر کراون دادگایی بکرێن. پێشبینیش دەکرێت هەمان چارەنووسی پێنجسزادراوەکە ڕوبەڕووی ئەوانیش ببێتەوە. بەپێی زانیاریەکانی پەیام نزیکەی 50 ڕۆژنامەنووس و چالاک و هاوڵاتی مەدەنی دانیشتووی سنووری بادینان کە زۆرینەیان نزیکەی ساڵێکە لە هەڵمەتێکدا دەستگیر کراون. بەشی زۆریان هێشتا لە چاوەڕوانی دادگاییکردندان. هەفتەی ڕابردوو ئومێد بەرۆشکی بە ساڵێک زیندانیکردن سزادرا و 6 دۆسیەی دیکەشی لەسەر کرایەوە کە زۆرینەیان بە مادەی 2 خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندین. هەروەها قارەمان شوکری فۆتۆگرافەر لە دادگاییکردنی نهێنیدا 7 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپێنراوە. ئەمە جگە لە سزادانی 5 ڕۆژنامەنووس و چالاکی دیکە بە 6 ساڵ زیندانی. ئەم چالاکوانانە لە سەرەتای دەستبەکاربوونی کابینەی نوێنی حکوومەتی هەرێم دژی خراپی دۆخی دارایی هاوڵاتیان خۆپیشاندانیان لە دهۆک و زاخۆ ڕێکخست. دواتر لەلایەن هێزە ئەمنیەکانی پارتیەوە دەستگیر کران. جیا لەوانە فەرمانی دەستگیرکردن بۆ چەند چالاکوانێکی دیکەی سنوورەکە دەرچووە، بەڵام زۆنی زەردیان جێهێشتووە و چوونەتە ناوچەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی. ئەوەی بۆتە جێگەی نیگەرانی ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆیەکان. هێزە ئەمنیەکانی پارتی بە بەکارهێنانی دادگاکان ئەو چالاکوانە سەرکوت دەکەن. بەپێی زانیاریەکانی پەیام بڕیارە لە 5 و 12 و 29 ئەم مانگەدا پرۆسەی دادگاییکردنی 11 چالاکوانی دیکە دەست پێ بکات کە بە مادەی 1 یاسای ژمارە 21 ساڵی 2003 هەمانە ئەو یاسای 5 چالاک و ڕۆژنامەنووسی دیکەی پێدادگایی کرا دادگایی دەکرێن. ئەم چالاکوانە تۆمەتبار کراون بەوەی بە کرێگرتەی چەند وڵاتێکن، لەوانە ئەمریکا و بریتانیا و دروستکردنی گروپێک بۆ پشتیوانی لە مستەفا کازمی. پارێزەرانی دۆسیەکە دەڵێن خۆیان ئامادە کردەوە بەرگریکردن لەو دەستگیرکراوانە و داواش لە ڕای گشتی و نونەرایەتی وڵاتان دەکەن چاو دێر بن بەسەر پرۆسەی دادگاییکردنەکەوە. ئێستا لەسەر دۆسەی 5 چالاکوانە سادراوەکە لەلایەن پارێزەر و چالاکوانانەوە هەوڵێک هەیە تا سەرۆکی هەرێم بە لێبوردنی تایبەت دۆسیەکەیان دابخات. بەشدار حەسەن ئەندامی تیمی پارێزەرانی چالاکوانەکان بە پەیامی ڕاگەیان بڕیاریان داوە بەم زوانە سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بکەن و داوای دەرکردنی لێبوردنی تایبەتی لێ بکەن. ئەو پارێزەرە وتیشی وەکو تیمی پارێزەران ڕێکەوتوین ڕۆژی پێنجشەممەی داهاتوو بچینە سەرۆکایەتی هەرێم بۆ قسەکردن لەگەڵ سەرۆکی هەرێم لەسەر دۆسیەی دەستگیرکراوان و سادراوانی بادینان. پرسی سزادانی دەستگیرکراوانی بادینان دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان خستۆتە ژێر پرسیارەوە. بە جۆرێک نوێنەری نەتەوە یەکگرتوەکان پێشتر لە تویتێکدا نووسی بووی بڕیارەکەی دادگای هەڵچوونەوەی هەولێر دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئەنجامدانی چاکسازی لە سیستەمی دادوەری هەرێمی کوردستان لەو پەڕی پێویستیدایە بۆ پێشگرتن لەم جۆرە بڕیارە چەوتانە لە ئایندەدا.